ئێمانە هەمووی دەرسن بۆ ئێمە چیمان کردو بۆ خوا چیت پێ ئەکرێ بۆ دینی خوا کە بیکەی ئەمە پیاوێکە لە قودس ئەم پیاوە چی گرتۆتە خۆی لە قودسا کە ماوەتەوە نانەیە بە پشیلەکان و بە کۆتر و چۆلەکەکانی قودس بدت من قطة واحدة ثم الثانية والثالثة والرابعة حتى في أيام كان يصل عدد القطط أكثر من 40 قطة. الله هو المطعم لست أنا سبب فقط، لذلك أن الله سبحانه وتعالى أكرمني بهذا الشيء. ئەڵێ کە ئەبوو هورەیرە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم پشیلەی هەبوو پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوینە ئەبوو هورەیرە خوا بێ یەکێکی ئیشەکەی ئەو بکە من هەر هیچ نەبێ ئەوە 20 پشیلە زیاتری لێ لە حەوشی قودسا با برسیان نەبێ چۆن کاتی خۆی عومەری کوڕی عەبدولعەزیز کە پارەی زەکات زیا بوو ئەیوە بڕۆ بیەن بە گەنم و لەو سەر شاخانە لە کاتی بەفرا بیڕێژن بۆ ئەوەی باڵندەکانی عالەمی ئیسلامی برسیان نەبێ ئەم کابرایە ئیشێکی لە خۆی گرتووە هەر هیچ نەبێ خزمەتکردنی پشیلەکانیش بێ هەر ئیشە مهم تۆ ئیشێکەکەی بۆ خوا ئەڵێ گەر خۆشم لەوێ نەبم یەکێ ڕاست پێرم کە ئەو ئیشە بکە ئەوەس مەسا ڕوان نوقڵایە بەو برادەرانەوە چێ لە قودسا بەردەوام کامێنێتەوە مرابطێکە مهم لە قیامەتا سبەینێ ئیشێکی بۆ خوا کردووە لە مزگەوتی بەختیاری ڕەمەزانێک محازەرەمەیە کە هاتمە دەرەوە برادێک بە ناوی کاک جەلال هات وتی من مامۆستا شتێک هەیە با بۆت بژێڕمەوە وتی من هەموو بەیانێک کە ئەچم بۆ دوکان ئەو نانەی خۆم وردە نانوشتەکە خەمە گیرفانم ئەو چۆلەکانە لەسەر ئەو درەخت و شتەکە جریوێنن نانەکە فڕێم بۆیان ئەڵێم بە ئەوانیش برسیانە بیخۆن ئەڵێ جارێکیان چوین بۆ شارباژێر لەسەر گردێک بۆ سەیرانکردن ئەڵێ لە دوای ئەوەی کە سەیران تەواو بوو ئێوارە هات و ئەمانە دوو سیارە بوون سیارەی ناسیاوەکەمان لە پێشەوە بوو سیارەکەی ئەمەش کڕۆلا بوو لە دواوە بوو کاتێ سلف لێین ئێوارە تاریک بوو و ئیتر کەس بەو دەشت و دەرەوە نەماوە سیارە ئیش ناکاوی ئێمە ئەوەی تریش ناتوانێت دەرچێ ئێوە سیارەش تازە بەچی لەو بەرزایە دایگرین زۆر زەحمەت بوو وەزعەکە زۆر ناڕەحەت بوو بیرم کردوتەوە بکردەوە شتێکم کردبێ بۆ خوا دوعام کرد لە بینی خۆم و خوایە بیکە بۆ خاتری نانەوردەی چۆلەکەکان فریامان کەوت ئیتر بە کوڕەکەم وت کوڕم بڕۆ بیسمیلا بکە و سلف لێ با بە بیسمیلای چی و سلفی چی و باتریەکەی مرد ئەوە نەمان سلف لێە ئەلا کولین کە ئاچێ سلف لێە سیارەکەوێتە ئیش یەکسەر ئەڵێ لێوە سوژدەم برد بۆ خوا کە خوا بە ڕەحمی خۆی سیارەکەی بۆ خستینەوە ئیش و گەڕاینەوە خوا شایەتە هەتا بەردەرکی ماڵەوە لە بەختیاریەڵە سیارەکە ئیشی کرد لەبەر ماڵەوە سیارەکە لە ئیش کەوت چۆن فیتەرم بۆ هێنا ئەم کابرایە کە ئەواکا بۆ خوا بە زیان ناچێ ئیشێکە تۆ لە کاتی زەڕورە ئەتوانی دوعا بکەیت و خوای گەورە بێ بەهاناتەوە